الآن تركيا تحاول تجنيد سوريين لنقلهم إلى اليمن لمساندة حزب الإصلاح الأخواني في اليمن الآن. والمرتب المعروض الآن لكل فرد يذهب إلى اليمن $5000 مع 840. تورکیا بۆ هەرێکێک لەو چەکدارە سووریانی ڕەوانی لیبیا و یەمەنیان دەکات $5000 پێدەدا. بەڵام ئەوەی جێگەی سەرسوورمانە بۆ ئێمە ئەوەیە چۆن دەبێت کوردێک تیرۆریست بێت، چۆن دەبێت کوردێک بۆ جێبەجێکردنی پیلان و ئامانجەکانی تورکیا بەشداری شەڕی لیبیا بکات، چۆن دەبێت هاوزمانەکانی لە سووریا و ناوچەکە جێبهێڵێت کە بۆ بەدەستهێنانی مافەنەتەوەیەتیەکان و بەدیهێنانی سربەخۆیی و ئازادی و دروستکردنی کیانێکی ئازاد دەجەنگن. بەڕاستی جێگەی تێڕامانە چۆن دەبێت کورد ببێتە تیرۆریست کە تورکیا بۆ بەرژەوەندی خۆی بەکاریان بێنێت. ئێستا ئەو تیرۆریستەتان پێدەناسیێنین. شاکر فەمان ساڵح بونجق هیرفکی لەدایکبووی ساڵی 1985 دانیشتووی باکووری ڕۆژهەڵاتی سووریایە لە شاری قەحتانیە. ناوی دایکی ئەمیرە حەسەن جەزیریە. ڕاهێنانی کردووە لە ڕیزی هێزی پێشمەرگەی ڕۆژ کە تایبەتن بە سووریا. هەروەها پەیوەندی کردووە بە بنکەی سەربازی تورکیاوە لە شاری هەولێر. دواتر لە ڕێی بنکەی تورکیاوە پەیوەندی بە سوپای تورکیاوە کردووە و لەلایەن یەکەی گورگەبۆرەکانی دەستگای هەواڵگری تورکیاوە مەشقی پێکراوە. لەگەڵ ژمارەیەکی تری کورد و تونڕەوی سووری و یەمەنی مەشقی وەرگرتووە. حلول مع الأكراد ويقوم بتدريب عناصر من الأكراد السوريين لتوليهم مهام لقتل القادة الأكراد.